یەکێک لە هەرە داهێنانە بەربڵاوەکان بۆ بەرەمهێنانی کارەبا ئەوەی ژینگە پیس ناکات بە فۆتۆ ڤۆڵتێکس دەناسێت یان بە FPV ئەوەی تێیدا پانێڵی بەرەمهێنانی وزە بە تیشکی خۆر لەسەر تەختی ئاو دادەنرێن و لەنگەر دەگرن لەوانە لەسەر دەریاچەکان و بەندا و هەروەها لەسەر ڕووی ئاوی دەریاکان. پرۆژەکانی بەرەمهێنانی کارەبا بە پانێڵی خۆر بگرە زیاتر سەرنجڕاکێش دەبن کاتێک لە نزیک وێزگەکانی بەرەمهێنانی کارەبا بە ئاو دروست دەکرێن. In countries that depend again on a lot of hydropower. لەبەری پشبەستن بە ئەندازەیەکی زۆر بۆ بەرهەمهێنانی کارەبا بە وزەی ئاو، ئێستا دەتوانرێت زیاتر پانێلی خۆر بەکاربێنیت و پشبەستنت بە بەرهەمهێنانی کارەبا بە ئاو کەم بکرێتەوە. ئەوەش لەڕێی بەکارهێنانی پانێلی تیشکی خۆر کە لەسەر ڕووی ئاودا دەنرێت و لە وەرزەکانی زۆر وشکە ساڵیدا دەتوانرێت پانێلی گلدانەوەی وزەی خۆر بۆ بەرهەمهێنانی کارەبا بەکار بهێنرێت. دێبرا فەج ئەندامی ئەنجومەنەکە دەڵێت 5,000 پانێڵی خۆر لە ئێستادا لەسەر یەکێک لە سەر تەختی دەریاچەکانی ئاوی پاشەڕۆ لە شارۆچکەی وینزەر لە کالیفۆرنیا لەنگەریان بەسەر ئاوەکەوە گرتووە. ئەو پانێلانە ڕێژی لە 90% کارەبا دابین دەکەن. ئەوەی ئێمە بۆ هەموو پرۆسەی خاوێنکردنەوەی ئاوەکە پێویستمان پێی دەبێت، هەروەها بۆ ئەنجامدانی هەموو کارەکانی گۆڕەپانی دامەزراوەکە و بۆ گواستنەوەی ئاوی پاشەڕۆ و بۆ ئامێرەکانی گەرمکردن. ئەم دەریاچەیە لە ڤێرجینیا یەکێکە لە نزیکەی ئەو 25,000 ڕووبەرە ئاویانە کە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادان و لەلایەن حکوومەتەوە بە شوێنێکی گونجاو دیاری کراوە بۆ دانانی پانێڵ لەسەر تەختی ئاوەکەی بۆ بەرەمهێنانی کارەبا. پانێڵەکان ئەوانەی لەسەر ڕووی ئەم ئاوانە دانراون و لەنگەریان گرتووە یەک لەسەر چواری ڕووبەری هەر یەک لەو شوێنانە دادەپۆشێت و شیانی بەرەمهێنانی لە سەدا 10 وزەی پێویستی ئەمریکا بەرهەم دەهێن. بۆ ستیڤ هەرمن سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا.